ئەمانە ئۆتۆبانەکانی ئەڵمانیایە و نا ڕێگاکانی ئەمریکا. ئەمانە ڕێگاکانی پایتەختی هەرێمی کوردستانە. باوع هاي بتخوم طبعا اليوم تم افتتاح هذا الشارع بحركة. المشكلة ثقوا بالقرآن، أنا هواي فايت منها. لا هەر لایەکی وڵاتەوە کە سەیر دەکەیت ڕۆژەیەکی نوێ و ڕێگایەکی ساف و ئاوەدان سەرنجت ڕادەکێشێت. ئەمانە پرۆژەکانی 150 مەتری و 120 مەتری هەولێرن کە سیمایەکی دیکەیان بە وڵات بەخشیوە. ئێرە کوردستانە و پرۆژە استراتیژیە گرنگەکان بەردەوامن لە جێبەجێکردن. ئەڕۆژە و لەلایەکی وڵاتەوە ڕێگای نوێ بۆ هاوڵاتیان دروست دەکرێت. لە هەولێرەوە بۆ دهۆک، زاخۆ، کۆیە و تا سەر سنووری حاجی ومەرانیش ڕێگەی نوێ و تایبەت بۆ هاتوچۆی خێرە و سەلامە دروست دەکرێت. ئەویش بە جۆرێک کە لە ئاستی عێراق و وڵاتانی دەوروبەریشیدا نمونەیان نییە. چیتر بۆ گەشەی ڕێگەوبان و ئاوەدانی نێوان شارەکان پێویست ناکات سەرنجی ئەوروپا و وڵاتانی دیکە بدەیت. لێرە لە هەرێمەکەی خۆمان باشترین ستانداردە جیهانیەکان، نوێترین دیزاینەکان، پێشکەوتوترین مەرجەکانی پاراستنی گیانی هاوڵاتیان و بە ئەزموونترین ئەندازیارەکان ئەم پرۆژە استراتیژیانە ئامادە دەکەن تاوەکو دووری نێوان شارەکان کەم بکەنەوە و ئاوەدانی بە وڵات ببەخشن. پێشتر ئەگەر بە دوو کاتژمێر لە هەولێرەوە دەگەیشتیە شاری دهۆک، ئێستا ئاوەدانی ڕێگەوبان وای کردووە کە بە کاتژمێر و نیوێک لە ناوەندی شارەکە بیت. لە هەولێرەوە بەرەو کۆیە و دەربەندی گۆمەسپان بە دەیان کێشەوە ئەگەر ڕۆیشت بیت، ئێستا بە گوژمەی ملیاران دینار ڕۆژەی گرنگ و ئاسوودەی تێدا دروستکراوە و بەم نزیکانە کۆتایی دێت. بە هەمان شێوە بەرەو زاخۆ و بەرەو سنووری حاجی ومەرانیش ڕێگەی دوو ساید و چەند سای دروستکراون کە هەر یەکەیان تایبەتمەندی خۆیان هەیە و ئاسوودەیی بە خەڵک و دڵخۆشی بە گەشتیاران دەبەخشن. طبعا عاشت الحكومة الكردية، بس باوع حكومة إقليم كردستان شو تسوي؟ شوف هذا الجبل جبل 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 سووا شارع بس باوع هاي الآليات. هەرێمی کوردستان لا بەرەو پێشچوونێکی مەزندایە چونکە لە استراتیژیترین پرۆژەکان بۆ پێشکەوتنی هەر وڵاتێک لە ڕووی ئابووری، گەشتیاری و سەلامەتیەوە پرۆژەکانی هاتوچۆ و ڕێگاوبانە. هەولێر و هەرێمی کوردستانیش لە ئێستادا زیاترین فۆکسیان لەسەر ڕێگاوبانی نوێ و خێرایە تاوەکو ئاسوودەیی و دڵنیایی زیاتر بە خەڵک ببەخشن و لە ڕووی جیهانی و نێودەوڵەتیشەوە پێگەی باشتر و بەرزتر بەدەست بهێنن. هەموو ئەمانەش لە سایەی کابینەی نوێیەم و سەرۆک وەزیرانەکەیەوە مسۆگەر کراون.